لە شاری هەولێر کۆتایی هات بە خولێکی تیپە میلیەکان کە 44 تیپ لەسەر ئاسی هەولێر و دەوروبەری بەشداریان تێدا کردبوو. شێوازی بەڕێوەچوونی خولەکە دەرچوون بوو بە یەک دۆڕان. لە یاری کۆتایی هەردوو تیپی ساڕێژی بنەسڵاو و برایەتی دارەتوو بە یەک گەیشتن و دوای ئەوەی کاتی یاسایی یارەکە بە یەکسانی بە کۆتە هات. پەنابرایە بەر لێدانەکان یەکلایکەرەوە لە خاڵی سزا تیپی ساڕێژ توانی سەرکەوتن تۆمارکە و بێتە پاڵەوان. لە دوای کۆتایی هاتنی یاریەکەش لە مەراسیمێکی شایستە خەڵات بەسەر ناوبژیوانان و تیپەکانی یەکەم و دووەم و گۆڵکار و باشترین یاریزان و باشترین گۆڵپارێز دابەشکرا.